هونەر ئەحسان ئاماژەی بۆ داکە لە بڕگەی بەوردی باس لە پرۆگرامێکی تۆقێنەر دەکات کات بۆ تۆ ئێستا. بەڵێ شوان ئەم جارە پێویست ناکە خۆت و هێرین ستۆدیۆی گەرماواڵ جێبێڵن. پرۆگرامێک جیهانی تۆقاندووە چۆن من ناوم هونەر ئەحسانە و لە ئێناڕتیم. بەڵام دەبمە جۆرج بۆش سەرۆکی پێشووتری ئەمریکا. جیاواز دەوەش دەبمە تۆم کروز ئەکتەری بەناوبانگی جیهان. هەر کەسایەتیەکم بوێت هەڵی دەبژێرم. ئەمە نوێترین دەرکەوتنی تەکنۆلۆژیای ساختەکاری دیپ فەیکە بە شێوەیەکی ئەجگار ورد ساختەکاری لە ڕوخساری هەموو کەسێکدا دەکات. زۆرینەی خەڵک وا دەزانن ڕاستیە، بەڵام لە بنەڕەتدا ساختەیە. بیهێنە بەرچاوی خۆت کەم سیاسی و کەسایەتی هەیە دەتوانیت بەم بەرنامەیە ڤیدۆ و گرتەی نەشیاوی بۆ دروست بکەیت و بڵاوی بکەیتەوە. ئەمەی ئێستا لەسەر شاشەکە دەردەکەوێت دیمەنێکیان ڕاستیە و دیمەنەکەی دیکەشیان ساختەیە، بەڵام تۆی هاوڵاتی نازانیت کامە ڕاستەکەیە و کامەش ساختەکەیە. دیمەنی یەکەمیان باراک ئۆبامای ساختەیە، دیمەنی دووەمیشیان باراک ئۆبامای ڕاستەکەیە. ئەم پرۆگرامە تۆقێنەرە تەنها دەموچاوەکان نییە دەیانگۆڕێت، بەڵکو مردوەکانیش زیندوو دەکاتەوە. چۆن؟ بۆ نمونە هێتلەر یەکێک لە سەرکردە ناودارەکانی جیهان 76 ساڵ بەر لە ئێستا گیانی لەدەستدا، بەڵام بەم بەرنامە نوێیە دەتوانرێت ئەم کەسە جارێکی دیکە بە شێوازێکی نوێ دەربخرێتەوە و پیشان بدرێت و باسی شەڕەنگی ژیان بکات. ڕەنگە تۆی هاوڵاتی بۆ چەند کاتژمێرێک بە کوڵ بگریت یان تووشی سەرسوورمان بیت کاتێک وێنەیەکی کۆنی کەسێکی ئازیزی دەبینیت و چەند ساڵێکە کۆچی دوایی کردووە، بەڵام جارێکی دیکە هەمان دەردەکەوێت. هەر بەم بەرنامە نوێیە ژمارەیەک گرتەی ڤیدۆیی چەند کەسایەتیەکی بەناوبانگی جیهان لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا بڵاو بووەوە. تۆم کروز ئەکتەری بەناوبانگ یاری گۆڵف دەکات و ژمارەیەک فێڵی سەحراوی دەکات. ئەبراهام لینکۆڵن سەرۆکی کۆچکردووی پێشووتری ئەمریکا بە ڤیدۆیەکی ڕەنگەوە دەرکەوتووە و قسە دەکات. جگە لەوانە داهێنەری فەیسبوک ڤیدۆیەکی بڵاو بووەتەوە کە هەڕەشە لە خەڵک دەکات و دەڵێت هەموو نهێنیەکانی خەڵک و دوا ڕۆژیان لە ژێر کۆنتڕۆڵدایە. ئەمانە هەموو شتێک نین، بەڵکو ئەم بەرنامەیە بۆ مەرامی خراپیش بەکارهاتوون. ئەوش لە ڕێگەی دروستکردنی چەند گرتەیەکی ڤیدۆیی ڕوت و ئابروبەر تا لەو ڕێگەیەوە گێچۆڵ بکرێت و پارە بەدەست بێنرێت یان بکەرانی پۆستێک بەدەست بێنن. نوێترین چیرۆکی لەم شێوەیە لە ویلایەتی پەنسیلڤانیای ئەمریکا بووە کاتێک ژنێک لە ڕێگەی بەکارێنانی ئەو بەرنامە نوێیەوە گۆڕانکاری لە چەند دەموچاوێکدا کرد. دەموچاوی سێ کچی گۆڕیوە کە ئەندامی هۆڵێکی لەشدوانی بوون. دواتر دەموچاوەکانی خستۆتە سەر چەند کەسێک کە جلوبەرگی ڕوتیان لەبەردایە و خەریکی خواردنەوە و کێشانی دەرمانی نایاسایین. دواتر تۆمەتبارەکە لە ڕێگەی ژمارە مۆبایلێکەوە کە بە ئۆنلاین کڕیوێتی پەیوەندی بەو کەسانەوە کردووە و کە دەموچاویانی گۆڕیوە و هەڕەشەی لێکردوون، بەڵام لە ڕێگەی ئەو ژمارە تەلەفۆنەی کە کڕیوێتی بە ئۆنلاین پۆلیس ئاشکرای کردووە و دەستگیریان کردووە. ئەوانەی ئەم جۆرە تەکنۆلۆژیایە بەکاردێنن چەند ڕێگەیەک دەگرنە بەر تا کارێکی لەو شێوەیە بکەن. یەکەم وەرگرتنی وردەکاری تەواوی ڕوخساری کەسی دیاری کراو. دووەم بەدەستێنانی کۆمەڵێک وێنەی کەسی دیاری کراو لە چەند گۆشەیەکی جیاوازەوە. سێەم دەستکەوتنی چەند گرتە ڤیدۆیەک و تۆماری دەنگی کەسی دیاری کراو. ئەم سێ ڕێگایە بامێری تەکنۆلۆژیای زۆر پێشکەوتوو دەکرێت. پسپۆرێکی تەکنۆلۆژیا دەڵێت ڕەنگە توێژەرەوانی بواری ئاسایش بتوانن هەست بکەن بە جیاوازەکانی نێوان کەسی ڕاستەقینە و ساختە، بەڵام کەسی ئاسایی بە ئاسانی بڕوا بە ڤیدۆ ساختەکە دەکەن.
As soon as possible. As soon as possible. Jack. Thanksgiving. I'm dreaming of a white Christmas, just like... هونەر نەمزانین دەنگت خۆشە گۆرانیش دەڵێ وایە بەڵام بەڕاستی پرۆگرامێکی تۆقێنەرە بۆچی تۆقێنەرە پێ لەبەرەوەی هەموو کەسێت ئەتوانرێ بەم پرۆگرامە بکرێ بە ئامانج بینیمان هونەر بوو بە جۆن تراڤڵتا هونەر بوو بە جاک نیکڵسنیش بەڵێ هێلین چ سەرنجێک هەبوو لەسەر لە پرۆگرامەکە بەتابێتی زۆر زۆر بەلاو مۆجوان بوو بە تایبەت و کاتی کە لە کۆتاییە کاگونەر گۆرانیەوت ئەو زۆر سپاس بۆ هەندی ڕەخسان بۆ پێشکەشکردنی بەڵگەی بەوردی گەرمە